بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا سی سفر لە لێ دەرکردندا چۆن 178 لە 300 دەردەکەیت چونکە 300 دوو سفری هەیە و سفر بچووکترین ڕەنووسە لە کاتی لێ دەرکردن ئەگەر ژمارە گەورەکە سفری هەبوو تۆزێک دەبی زیاتر بیرکەمەوە چونکە زۆر ئاسان نییە لێ دەرکردنەکە بەڵام ئەگەرە من ڕێسایەکان ڕەچاو بکەم دەتوانم بە ئاسانی ئەو جۆرە ژمارانە جیاوازیەکە ببینمەوە و لێ دەرکردن بکەم لێرە 300 هەیە ئەگەرە من ئەوها بینوسمەوە ئاسانترە 300 کەم 178 لێ دەرکردنە هەمیشە لە خانەی یەکان دەست پێ دەکەم لە لای ڕاست سفر هەشتی لێ دەربکرێ یان سفر کەم هەشت نابی کەواتە ئەمن دەبی بچم ناتوانم ئەو سفرەی خورتکەمەوە چونکە ئەویش سفرە یەکسەر دەبی بچم ئەو سێ خورتکەمەوە لە کاتی خورتکردنەوە هەمیشە ڕەنووسەکە بە یەک کەم دەبیتەوە سەیەکە نامینێ دەبی بە دوو ئەوجا ئەو یەکەی کە قەرت دەکرێت لەو سێ دێتە تەنشت ئەو سفرەی دادەنیشی دەبی بە 10 بەڵام ئەو دەیە دیسان دەبی یەک بە قەرت بداتە ئەو سفرەی ئێرە کە ئەو سفرە دەبی بە 10 ئەو دەیە دەبی بە 9 کەواتە چی لێ دێ هەمیشە ئەو جۆرە ئەگەر دوو سفرم هەبوو ئەمن بۆ وێنە 300م هەیە هەمیشە ئەو های لێ دێ دوی لێرە بنووسە 9 لێرە بنووسە 10 لێرە بنووسە ئەوە زۆر بە ئاسانی بەو جۆرەی فێر بە ئەگەر 300 هەبوو 300ەکە هەمووی هیچ نامینێ لێرە لە جیاتی 300 وەکەوەی وایە هیچ نەبوو لێرە ئەو های لێ دێ لە خانەی سەدان 2 لە خانەی دەیان 9 لە خانەی یەکانیش 10 ئەوجە ئێستا ئەو دەیە کەم ئەو هەشتە چی لێ دێ ژمارەکە دەبیتە 122 ئێستا ئەو جارەی دوو سفرم نییە یەک دانە سفرم هەیە لە ناوەندێ ئەوی چ لێ بکەم بۆ وێنە ئەمن ئەگەر 204م هەبوو لێرە 87 لێ یەکەم دەکەمەوە کە خانەی یەکان تەمەشا دەکەم لێرە ئەوە خانەی دەیانە سفرەکە خانەی دەیانە هەشتەکەش خانەی دەیانە دووەکەش خانەی سەدانە 4 و هەفتەکەش خانەی یەکانە لە خانەی یەکان دەست پێ دەکەم 4 کەم 7 نابی دەبی بچم ئەمن ناتوانم ئەو سفرەی خورتکەمەوە دەبی بچم ئەمن دووەکەی خورتکەمەوە کەواتە یەکسەر دەزانم ئەو دووە خورد دەکرێتەوە چونکە 4 گچکەیە 7 گەورەیە ناتوانم هەفتی لە 4 دەرکەم ناچارم پێویستم بە قەرتکردنە کەواتە ئەو دووەی ئێرە نامینێ دەبی بە 1 و هەمیشە ئەو سفرە کە ناتوانم خوردی کەمەوە یەکەم جار دەبی بە 10 بەڵام دووەم جار دەبیتە 9 کەواتە هەموو جارێ ئاگام لێبی 9 لێرە دەنووسم ئەو 4ش دەبی بە 4 ئەو ئێرە هیچ نەما وەکو ئەوەیە هیچم نەبی ئێستا 4 هەفتی لێ بڕوە یەکسانە بە 7 9 هەشتی لێکەم بیتەوە یەکسانە بە 1 ئەو یەکەش دێتە خوارێ چونکە لێرە سفرم هەیە هیچم نییە خانەی سەدان کەواتە ژمارەکە دەبیتە 117 لێرە بە هەمان شێوە سێم هەبوو سێ کەم 4 نابی ئەو 5 خورد دەکرێتەوە لە کاتی خوردکردنەوەی 5ەکە هەمیشە یەکە چلێکەم دەبیتەوە دەبیتە 4 لێرە و ئەو دەی ئێرە ڕاستە دەبیتە 10 بەڵام پاشان دەبیتە 9 چونکە ناچارە بە قەرت یەک لەو دەی وەردەگیرێ لێرە دەبیتە 13 چاری لێ بڕوە 9 خانە یەکان ئەو جە 9 دووی لێکەم بیتەوە یەکسانە بە 7
و تەنیا 4 یەکی لێکەم بیتەوە یەکسانە بە 3 یەکسانە بە 3. پاشان لێرە ئەمن ژمارە چەندم هەیە 700م هەیە باڕوونی کەمەوە لێرە کو ئەو 700 480 لێکەم بوویتەوە 700 کەم 481 ڕێسایەکە ئەو هایە ئەگەر 2 سفرت هەبوو لەسەرەوە لە کاتی کەمکردنەوە ناچاری ئەو هەفتەی خورتکەیەوە کەواتە هەفتەکە یەکسەر دەبیتە 6 ئەو سفرەی ناوەندێ دەبی بە 9 سفری یەکەمیش دەبیتە 10. ئەو جە ئێستا وەکو ئەوەی وایە هیچ تەمەشای ئێرە نەکەم تەنیا 690 480 لێکەم کەم 10 کەم 1 یەکسانە بە 9 ئەو نۆیە خانەی دەیان کەم 8 یەکسانە بە 1 شەشەکە کەم 4 یەکسانە بە 290 دەکاتە 290. پاشان ساختکردنەوەش هەیە. ساختکردنەوە مانای چییە؟ ساختکردنەوە مانای ئەوەیە ئایا ئەمن ئەگەر 290 هینا کۆم کردەوە کۆ دەبی کۆی کەمەوە لەگەڵ 481 ئەگەر کردی 700 ئەوە ڕاستم کردیە ئەگەر نەیکردە 700 ئەوە لە لێدەرکردنەکەی هەڵام کردیە پێویستە پێداچوونەوەی لۆ بکەم هەڵەکەی خۆم چاک کەمەوە. کەواتە ئەگەر لە سفرەکی زیاترم هەبوو لە کاتی لێدەرکردن کەواتە پێویستە ئەمە خانەی سەدان خورتکەمەوە چونکە سفر خورد ناکرێتەوە هیچ دەی نییە لە سفر هەتا خورد کرێتەوە کەواتە بەو جۆرەی دەبی بزانم چم هەیە چم نییە. ئێستا ئەو لاپەڕەیە نزیکەی تەواو بوو لاپەڕە سی دەتوانم سەردانەکی لاپەڕە سیویەکیش بکەم. ئێستا لێ دەربکە پرسیاری ژمارە 2 خانەی یەکان 5 خانەی یەکان 2 5 2 لێ بڕوا یەکسانە بە 3 9 4 لێ بڕوا یەکسانە بە 5 6 2 لێ بڕوا یەکسانە بە 4 پرسیاری 3 6 کەم 1 یەکسانە بە 5 0 کەم 9 نابی سێەکەی خورد دەکەمەوە ئەو سێ دەبی بە 2 و ئەو سفرا دەبی بە 10 لێرە نابیتە 9 چونکە هیچ بەقەرد هیچ ژمارەی ناداتە خانەیەکان پێویستی بە قەردی نەبوو کەواتە لێرە ئەو سفرا دەبی بە 10 چونکە یەکسەر قەرد دەکرێت یەکەکەت لە تەنش سفرەکەی دادەنیش کەواتە 10 ئەو نۆیە لێکەم کەمەوە یەکسانە بە 1 ئەو جە 2 ئەم دەبی بزانم 2 کەم 1 چونکە ئەو سێ نەما خورد کرایەوە 2 کەم 1 یەکسانە بە 115. پرسیاری 4 5 کەم 4 یەکسانە بە 1 خانە یەکانە لێرە 0 کەم 8 نابی سێەکەی خورد دەکەمەوە سێەکە دەبی بە 2 لێرە دەینووسم سفرەکەش دەبی بە 10 کەواتە سفر نەما لێرە بوو بە 10 ئەو جە 10 ئەو هەشتەی لێکەم دەکەمەوە 10 هەشتی لێ بڕوە خانەی دەیان یەکسانە بە 2 ئەو دوای ئێرە کەم سفر لێرە هیچ نییە کاتە تەنیا دووەکە دێتە خوارێ. ڕاهێنانوشی کارکردنی پرسیارەکان لێ دەربکە 1 کەم 8 نابی چونکە 1 گچکەیە کەواتە دەچم ئەو سفرەی خورد ناکەمەوە ئەو سێی خورد دەکەمەوە سەیەکە کە خورد دەکرێتەوە یەکسەر دەبیتە 2 ئەو سفرا دەبی بە 10 بەڵام چونکە دەبی ئەو یەکە قەرد بکە کەواتە ئەو سفرەی ناوەندێ دەبی بە 9 لە جیاتی 10 نابیتە 10 دەبوو بەڵام دەبیتە 9 چونکە قەردی دەداتە لای دەستی ڕاستی ئەو جە ئەو یەکەی ئێرە یەکسان دەبی بە 11 ئەو جە 11 هەشتی لێ بڕوا 3 9 6 لێ کەمکەمەوە 3
ئەو دوای ئێرە ئەو دوای ئێرەی لێکەم کەمەوە هیچ نامێنێتەوە، سفر. پێویست ناکە بنووسم. پرسیاری 6 لێرە 500 زۆر ئاسانە چ بکەم؟ یەکسەر پێنجەکە دەبیتە 4، سفری ناوەندێ دەبی بە 9، سفری یەکەم دەبی بە 10. ئەوە زۆر ئاسانە، فێر بم یەکسەر ئەوها بکەم. ئەو جدوایە وەکو ئەوەی وایە ئەو 500 لێرە نییە، تەنیا دەینم ئەو دەی ئەو هەشتەی لێ دەردەکەم یەکسانە بە 2. نۆیەکە خانەی دەیانە 2 لێ بڕوا یەکسانە بە 2، 4 خانەی سەدانە 2 لێ بڕوا ئەویش یەکسانە بە 2. پرسیاری 7 سفر کەم هەشت نابی، ئەو هەفتەی خورد دەکەمەوە، هەفتەکە دەبی بە 6 لە خانەی دەیان، و ئەو چارە هەروەکو خۆیتی هیچی لێ نایە، بەڵام سفرەکەی ئێرە بوو بە 10، چارەکەش هەر ماوە 4، هەر چارە هیچی لێ نەهاتیە، کەواتە دەست پێ دەکەم 10 هەشتی لێکەم کەمەوە، ئەو هەشتەی خانەی دەیان 10 کەم 8 یەکسانە بە 2، 6 کەم ئەو 6 وەکو ئەوی وایە نابی تەمەشای ئێرە بکەم، ئەو 6 کەم ئەو 6 خوارێ یەکسانە بە 0، دەبی بنووسمە ئەو سفرەی چونکە لە ناوەندەیە. ئەو چارە 3 لێ بڕوا یەکسانە بە 1، 102. پرسیاری 8 4 5 لێ بڕوا ناکرێت چونکە 4 گچکەیە، 5 گەورەیە. ئەگەر ڕەنووسی سەرەوە گچکە بوو، ڕەنووسی خوارێ گەورە بوو، هەمیشە دەبی قەرد بکەم و هەمیشە دەبی ڕەنووسەکەی تەنیشتی لە لای چەپی خورد بکرێتەوە. ئەگەر 0 بوو ڕەنووسەکەی دی خورد دەکرێتەوە. لێرە ئەو هەشتە خورد دەکرێتەوە، نامینێ هەشت یەکسەر دەبیتە 7، چارەکەش یەکسان دەبی بە 14، پێنجەکەش هیچی لێ نایە هەروەکو خۆیتی چونکە هەر لە جێ خۆیتی. کەواتە ئێستا 7 لە خانەی دەیانە. ئەو 4 دەینم ئەو 5 لێکەم دەکەمەوە، 4 5 لێکەم بیتەوە یەکسانە بە 9، هەفتی خانەی دەیان 0 لێکەم بی هەر هەفتە، و 5 خانەی سەدان 3 لێکەم بی، هەردووچەند خانەی سەدانن، سەدان 5 کەم 3 یەکسانە بە 2. پرسیاری 9 خانە یەکان 4 کەم 2 یەکسانە بە 2، 0 کەم 0 هیچ کێشە نییە، هەردەکا 0 قەرتکردنی پێویست نییە چونکە وەکو یەکن ڕەنووسەکان، تەنیا ئەگەر سەرەوە گچکەتر بوو قەرت دەکەم. ئێستا 7 5 لێکەم کەمەوە لە خانەی سەدان دەکا 2، ژمارەکە کردیا 202. پرسیاری 10 9 کەم 7 یەکسانە بە 2، 0 کەم 6 نابی، دەبی ئەو 6ەی تەنیشتی خورد کەمەوە، 6ەکە دەبیتە 5، سفرەکەش یەکسان دەبی بە 10، 10 کەم ئەو 6 یەکسانە بە 4، 5 لێرە هیچ نییە، 5 کەم 0 هەر 5، 542. ئەگەر بمەوێ ساختکەمەوە هەمیشە ئەو دوو ژمارانە کۆبکەوە دەبی بکاتە ژمارەکەی سەرەوە، هەمیشە ئەو دوو ژمارانە کۆبکەوە ئەوە و ئەوە 502 202 ئەنجامەکەی سەرجەمەکەی پێویستە بکاتە 704، هەتا بزانی ڕاستت کردیا یان نا. لێ دەربکە کۆکردنەوە بەکاربینە بۆ ساختکردنەوە. پرسیاری 11 خانە یەکان 8، خانە یەکان 9، 8 کەم 9 نابی، ناچارم ئەم سەیەکەی خورد کەمەوە چونکە ناتوانم سفری خورد کەمەوە، ئەو سەیە خورد دەکەمەوە، کاتی کە سەیەکەی خورد دەکەمەوە سەیەکە دەبیتە 2، ئەو سفرەی ئێرە دەبیتە 9 چونکە قەرتکردنەکە لۆ ئەو هەشتەی بوو، و هەشتەکەش یەکسان دەبی بە 8. ئەو جە 8 9 لێ بڕوا یەکسانە بە 9، 9ەکەی ناوەندێ 4 لێکەم کەمەوە لە خانەی دەیان یەکسانە بە 5، ئەو 2 ئەو یەکەی لێکەم کەمەوە خانەی سەدان یەکسانە بە 1. ئەگەر نەزانی ئەوها
ژمارەکان لە ژێر یەک بنووسە وەکو هەمیشە هەتا ئیشەکە ئاسان بێ. پرسیاری 12 گوتما زۆر ئاسانە ئەگەر 2 سفر هەبوو ئەمن یەکسەر نووسینەکان چ لێ دەکەم 9 کە دەبیتە 8 سفرەکەی ناوەندە دەبیتە یەکسان دەبی بە 9 سفرەکەی یەکەم لە دەستە ڕاست هەمیشە یەکسان دەبی بە 10. ئێستا ئەو دەیە ئەو سێ ئەو دوای لێکەم بیتۆخانەی دەیان یەکسانە بە 8 ئەو نۆیەکە یەکی لێ بڕوە یەکسانە بە 8 ئەو هەشتەی ئێرە سێی لێکەم کەمەوە یەکسانە بە 588. پاشان ئەگەر بمەوێ ساغی کەمەوە ئەمن دەبی 159 کۆ بکەمەوە لەگەڵ 149 با کۆی بکەمەوە مادەم هەر نووسرایە ساغی کەوە 159 کۆی دەکەمەوە لەگەڵ 149 9 هەشتی لێرە دەنووسم یەکی لێرە دەنووسم 1 و 5 6 6 و 4 10 دەنووسم سفر یەکەکە لێرە 1 2 3 لێرە دەنووسم 308 ژمارەکە بووە 308 ئەمنیش 308م هەبوو کاتە ڕاستم کردیە. لێرە دیسان ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە 588 کۆ دەکەمەوە لەگەڵ 312 588 لەگەڵ 312 کۆ دەکەمەوە بزانم ڕاستم کردیە یان نا دەبی بکاتە 900 8 و 2 10 8 و 1 9 یەکیش 10 5 و 3 8 یەکیش لێرە 9 کاتە ڕاستم کردیە. ئەوە تەواو بووم لەو پرسیارانە. ئێستا بێمە لای سیرکردنی وێنەی بەرامبەر بکە و پرسیارەکانی 13 هەتا 16 وەڵام بدەوە. سەیری وێنەی بەرامبەر بکە و پرسیارەکانیش وەڵام بدەوە. پرسیاری 13 هاوکار گەشتێکی کرد لە دهۆک لۆ هەولێر بە ڕێگەی مووسڵ ئەو دووریەی بڕیویەتی چەندە؟ ئەمە دەچمە ئێرە هاوکار گەشتە چی دەکا لە چێن دەردەست پێ دەکا لە دهۆک دەست پێ دەکا. لێرە دەوێ بچیتە هەولێر بەڵام بە چ ڕێگەک دەوێ بە ڕێگەی مووسڵ بچی کاتە بەو ڕێگەی بچی کاتە یەکەم جار دەچیتە مووسڵ کە دەستە مووسڵ لە مابەینی دهۆک و مووسڵ 65 کیلۆمەترە لە مابەینی مووسڵ و هەولێریش ئەوە تەنووسرایە 78 کیلۆمەترە کاتە ئەمن دەبی ئەو دوو ژمارانە کۆ بکەمەوە 65 و 78 کۆ دەکەمەوە پرسیارەکەی وەڵام دەدەمەوە. زۆر ئاسانە 65 کۆ 78 5 و 8 13 سێ لێرە دەنووسم یەکی لێرە دەنووسم 1 و 6 7 7 و 7 4 کاتە 143 کیلۆمەتری دەبڕی. ئەو دووریەی بڕیویەتی چەندە لە دهۆک هەتا هەولێر بەڕێی مووسڵ 143 کیلۆمەترە کومزانێ ئەو دوو ژمارەم کۆ کردەوە. ئەوە تەواو بوو. ئێستا تەواو لەو پرسیارەی. ئێستا پرسیارە چی دیکە؟ کام پرسیاری 14 کام لەم دوو شارە نێزیکترن لە مووسڵ؟ ئایا دهۆک نێزیکە یان هەولێر؟ واتە ئایا 65 گەورەیە یان 78؟ بێگومان 78 گەورەیە 65 گچکەیە کەواتە دهۆک نێزیکترە چونکە ماوەکەی کورتترە. دهۆک نێزیکترە لە مووسڵ هەولێر تۆزەک دوورترە لە مووسڵ کەواتە وەڵامەکەت دهۆک. وەڵامەکەت دهۆکە. پرسیاری 15 باوکی شنۆ گەشتێکی کرد لە دهۆکەوە چووە کەرکووک بە چەندەر تێپەڕی بە مووسڵ و بە هەولێر تێپەڕی ئایا چەند کیلۆمەتری بڕیوە؟ واتە لە دهۆک هەتا کەرکووک گوتمان لە دهۆک هەتا مووسڵ 65 لە مووسڵ هەتا هەولێر 78 لە هەولێریش هەتا کەرکووک 95 کاتە ئەمن ئەو جارەی دەینم 65 و
حەفتا و هەشت و نەوەد و پێنجی کۆ دەکەمەوە. 65 حەفتا و هەشت 95 هەرسێکیان کۆ دەکەمەوە. 5 و 5 دا لەگەڵ هەشتیش 8 خانە یەکان 8 خانەی دەیان 1 و 6 7 7 و 7 1 و 9 کۆکەمەوە زۆر ئاسانە 1 و 9 10 و 7 7 7 کۆی بکەمەوە لەگەڵ 6 یەکسانە بە 23 کەواتە 23 238 کیلۆمەترە لە دهۆکەوە هەتا کەرکووک بەڕێی مووسڵ و هەولێر. پرسیاری 16 دووری نێوان هەولێر و مووسڵ چەندی زیاترە لە دووری نێوان دهۆک و مووسڵ؟ هەولێر و مووسڵ 78 دهۆک و مووسڵی 65 کەواتە 78 بینم 65 لێ کەمەوە 8 5 لێ بڕوا 3 7 6 لێ کەمەوە یەکسانە بە 1 13 کیلۆمەتری زیاترە ماوەی هەولێر و مووسڵ هەتا دهۆک و مووسڵ. پاشان هەڵبژاردن لە هەمە زۆر پرسیاری 17 جیاوازی ئەو دوو ژمارەیە چەندە؟ زۆر ئاسانە 201 49 لێ کەمەوە 1 کەم 9 نابی دەچم ئەو دوای خورد دەکەمەوە دووەکە یەکسان دەبی بە 1 سفرەکەی ناوەندە یەکسان دەبی بە 9 ئەو یەکەش یەکسان دەبی بە 11 زۆر ئاسانە. ئێستاکە خانەی دەیانە چارەکەش خانەی دەیانە یەکەکەش خانەی سەدانە 11کەش خانەی یەکانە 11 9 لێ بڕوا یەکسانە بە 2 9 4 لێ بڕوا یەکسانە بە 5 ئەو یەکەش دێتە خوارێ ژمارەکە دەکاتە 152. لێرە دێما کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژین.